لەو شوێنەی من قسەی لەسەر دەکەم پرۆژەی دروستکردنی ئاوەڕۆ زێراوی شەقامی سیمەتریە لە شاری هەولێر. ئەم پرۆژەیە لە ساڵی ڕابردوو بەردی بناغەی دانرا بە مەبەستی کەمکردنەوەی مەترسیەکانی لافا و لەم ناوچەیە، بەڵام بەهۆی پێنەدانی پارا بە بەڵێندەر پرۆژەکە ڕاگیراوە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2014 تا ئێستا زیاتر لە 3000 پرۆژە ڕاگیراون و بەناتەواوی جێهێڵدراون. هۆکارەکەشی بۆ قەیرانی دارایی و پێنەدانی پارا بە بەڵێندەران دەگەڕێنرێتەوە. بەهۆی پێنەدانی پارەی جێبەجێکردنی پرۆژەکان بەشێکی زۆری ئەو پرۆژانەی لە خزمەت هاوڵاتیاندانا بە ناتەواوی جێهێڵدراون. سەرۆکی یەکێتی بەڵێندەرانی کوردستانیش دەڵێت حکوومەت ئەو بیانوێی نەما کە دەیگوت با ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا ئەنجام بدرێت. هەندێک پرۆژە دەستی پێکردەوە لە دەستپێکی کابینە و لەگەر ئێستاوە کوێستا کابینینەوە. ئەو پرۆژانە خەڵکێک ئیشی کردووە ماوەی 50 ڕۆژە خەرجی ڕاوەستاوە دووبارە. ئێمە بەداچمان لۆ کرد گوتیان لەبەر ئەوەی کە تۆزێک باری داراییمان باش نییە لەبەر ئەو بۆ مەرزەی لە تووچیا بوو چەند ڕۆژێک نەفت نەڕۆیشت بوو. هیوای گەورەمان ئەوەیە کە ئەو بەڵێندەرانی کە شایستیان لە 2014 تا کەستا وەرنەگرتووە، ئەنی گوناهێکی گەورەیە، ئەوانیش چ هەمویان پێ بدرێتەوە، چ بە سولفات چ بڕێکیان پێ بدرێت، چ نسبەیەک، ینی خۆی زوو وعدیان بە ئێمەدا گوتیان ئەگەر لەگە بەغدا پێگوین دەیدین، ئەمە هیوامان وایە چاوەڕێ دەکەین. بەڵێندەرێک دەڵێت لە ساڵی 2014ەوە پارەمان لای حکوومەتە و لە ماوەی دەستبەکاربوونی ئەم کابینێش هیچ بڕەپارەیەک بۆ بەڵێندەران خەرج نەکراوە. دوای 2019 ئیتر تا ئێستا یەک نارماوە نەگردووە لەو جەماعەتی ئێمەش ئەوەی کە بەڵێندەرانی کە پارەیان لای حکوومەت و دەوری 11 کەس کۆتایی بە ژیانی خۆی هەنا نەیتوانی تحملی ئەو وەزع بکە، ئەو وەزعی پێ زۆر قورس بوو، نەیانتوانین تحملی وەزعەکە بکەن، ناچار خۆیان کورد. کێشەکانمان زۆرە، کێشەی خانەوادەیی، کێشەی خەڵک دێتە سەرمان، قسەی بەرزونزمان پێ ئەڵێن، قسەی ناخۆشمان پێ ئەڵێن، قسەی ئیهانەتی کەرامەتمانەکەن، لەبەرەوەی حەقی خۆیانە، قەرزیان لای ئێمە، ئێمەش پارەمان نییە، پارەمان لای حکوومەت، ئێمە لە منداڵی کاسبی دەکەین تا ئێستا هەموو پارەکەمان لای حکوومەت مایەوە. زۆرێک لەو پرۆژانەی بەردی بناغەیان دانرا بەشێکی کەمیان تەواوکراون و بەشی زۆریشیان بە ناتەواوی جێهێڵدران بەهۆی پێنەدانی پارەی پێشینەی بەڵێندەران و ئومێدی بەڵێندەرانیش ئەوەیە پارەکانیان وەربگرن و دەست بە پرۆژەکانیان بکەنەوە. قارەمان زەوەر، کورسات نیوز، هەولێر.